دوای 4 مانگ لە پشتڕانی پەیوەندی دیبلۆماسی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند لە ئێستادا تەواوی هەوڵە ناوخۆیی و نێودوڵەتیەکان شڕکراونەتەوە بۆ پێکهاتنی هەولێر و بەغدا دوای ئاوڵۆزبوونی پەیوەندیەکانیان بەهۆی ئەنجامدانی ڕێفراندۆمەوە. ئێمە دەمانەوێ بەپێی زانیاریەکانی پەیام لە دوای ئەنجامدانی ڕێفراندۆمەوە چەند جارێک نێچیروان بارزانی داوای لە تورکیا و ئێران و عێراق کردووە ڕازی بن سەردانی هەرکەم لە وڵاتانە بکات بەرپرسان ببینێ بۆ ئەوەی دڵنیایان بکاتەوە کە ئەو بەشێک نەبووە لە هەنگاوەکانی ڕێفراندۆم دوای چەند هەوڵێکی چڕوپڕیش لە ڕووەوە با چاودێری و ئاگاداری ئەمریکا سەرۆکی حکوومەت یەکەم دیداری لەگەڵ سەرۆک وەزیرانی بەغدا ئەنجامدا و هاوکات سەردانی ئێران و چەند شوێنێکی تریش دەکات ئەمەش بە هەنگاوی یەکەمی ئاساییکردنەوەی پەیوەندەکانی دەسەڵاتدارانی هەرێم و سەرجەم ئەو لایەنە لە قەڵەم دەدرێ کە بەهۆی ڕێفراندۆمە شکست خواردۆکەی هەرێمەوە پەیوەندەکانیان هەڵپاساردبوو. لەلایەکی دیکەوە بەهۆی گەمارۆ سیاسی و ئابوووریەکان و چەق بەستووی هەوڵە هەرێمی و ناوخۆیەکان تا ئێستاش یەکێتی و پارتی یەکتری تۆمەتبار دەکەن بەو شکستانەی بەسەر ئەزموون و ئایندەی هەرێمی کوردستان داهاتوون. هەموو ئەو نەهامەتیانش خەمساردی دەسەڵاتی کوردی ئەوەندەی دیکە ڕوون دەکاتەوە کاتێک بە نیازی ئەنجامدانی ڕێفراندۆم بوون لە ئەگەری سەرنەکەوتندا هیچ بژاردەیەکی تریان پێنەبوو بۆ دەرباسکردنی هەرێمی کوردستان و وەستانەوە بەرامبەر هەرکەم لە تورکیا و عێراق و ئێران باڵکو ئەو دۆستە دێرینەی ڕۆژانە بەشان و باڵیاندا هەڵدەدا کە ئەمریکایە ئامادە نەبوو وەڵامی تەلەفۆنەکانیشان بداتەوە و چەندین جاریش داواکەری نێوەندگیریکردنی لا نێوان بەغدا و هەرێمی کوردستان ڕەتکردەوە. لە نوێترین پێشاتی نێودەوڵەتیشدا سەبارەت بە عێراق برێت مەکگۆرک لە دوایین سەردانیدا جارێکی دیکە داوای لە کورد کردووە بۆ 4 ساڵی داهاتوو پشتیوانی لە عابادی بکەن و هۆشداریشی داوە کە پێچەوانەی سیاسەتەکانی ئەمریکا هەنگاو بنێن وەک ئەوەی لە ڕێفراندۆم کردیان. هەموو ئەمانە ئەو هاوکێشەمان بۆ ڕاست دەکاتەوە کە گەلی کورد بۆ چەسپاندنی مافەکانی لە حکوومەتی ناوەندیدا دەبێت یەکڕیزی نیشتیمانی دروست بکات و هەموو هەوڵەکانی چڕ بکاتەوە بۆ دانوستان لەگەڵ بەغدا نەک پشت بەستن بە هێزێکی دەرەکی بۆ پاراستنی خواستنەتەوەیەکانی. هەروەک لە ڕابردوودا بەرپرسانی هەرێم ئەوەندەی سەردانی ئەنقەرەیان دەکرد ئەوەندە سەردانی بەغدایان نەدەکرد.